کاتی خۆی وترابوو کە مادام مووسڵ 27 قەزای هەیە و زۆر گەورەیە پێویستە لیوایەکدا بمەزرێنرێ بۆ کوردەکان کە ناوی لیوای دهۆکە. ئەمەش ئەو فکرەیە بەلایەنەوە ڕەفز بوو. یعنی تەسەورکەن ئێمە باسی ئەوەکەین کە ئەمە لە ساڵی 1926 و 27 کە باز لە لیوای دهۆکە کرێ. ئەوانەی کە بیریان دێ لە زمانی سەدام حوسێنە دهۆکمان بۆ کراوە بە لیوە. یعنی لە سەردەمانی بەعسیەکانە ڕەنجێکی زۆر زەمنێکی زۆر چەندی پێچوو هەتاکو دوژمنێکی ئێمە اعتراف بە خاکی ئەرزی خاکی خۆمان بکە، بەدەسەڵاتی خۆمان لەسەر ناوچەی خۆمان و وڵات و شوێنی خۆمان بکە. زۆری ویست ئەمەش بەڕاستی وای کرد کە عەرەبەکان وابزانن کە چۆنەوەی سەدام حوسێنی الجەیب العەمیل یا حکومەتی ئەحمەد حەسەن بەکر لە 74ەوە کە ئەو الجەیب العەمیل بەکرێ جیراوەکانی ناوچیاکان ئەو کاتەش هەر ئەو قسەی هەبوو ناویانەنا الجەیب الکوردی کە تەسەوریان وابوو حکومەتی عێراقیەی وت کە ئەگەر هەر ئیدارەیەکی کاملی کوردی لەوێ دروست ببێ هەر بێ بە جەیبێک و عایدی ئەوانە بێ و ئەو کاتە ئینگلیز ئەتوانن ئیستیغلالی لێ بکەنەوە. ئەمە وای کرد کە کوردەکان لە ئەو ڕێککەوتنی 1930 کە دوایی هاتە پێشەوە عێراق ئیمزای کرد لەگەڵ بەریتانیا بۆ ماوی 25 ساڵی تر کە پێویستە بمێنەوە لە 1927 طبعا ئیتیفاقی خۆی لە چواری کانونی یەکەم 1927 ئیمزا کرا لە نێوانی حکومەتی عێراقی و بەریتانی کە پەیمانێکی نوێ بوو. عوسبەت الئومەم ڕاستپاردەی نوێی هێنایە پێشەوە کە ئەبێ ئیشی پێ بکرێ. لەوانە بۆ نمونە چارەسەرکردنی ئەو کێشە داراییانەی کە لە نێوانە هەبوو و هەروەها مەسەلەی تەجنیدی ئیجباری کە ئەبێ خەڵک بە خورتی ببێ بە سەرباز، ئیمزاکردن لەسەر ئەو حاڵەتەی کە پێویستە لە هەردوو تەرەفا لە ڕووی داراییەوە هەبێ. ئەو کاتە بەریتانیەکان حکومەتی فەیسەڵیان مەجبور کرد کە ئەبێ سەربازی بکا بە ئیجباری، کەچی ئەمریکایەکان کە هاتنە عێراقەوە جێیشی عێراقیان حەل کرد مەجبوریان کردن کە سەربازی نابێ ئیجباری بێ، کە کاتێ حکومەتی عێراقی خۆی ئەویست موالید بگرێ ئیجباریکە، چونکە ئێستا وجودی ئیسرائیل هەیە. قووەتی عێراق و دروستبوونەوەی جێیشی عێراقی مەترسیەک دروست دەکاتەوە وەکو استراتیجی لەسەر ئەمنیەتی ئیسرائیل و یەکێک لە هەدەفەکانی ئەمریکایەکان کە هاتوونەتە ناوچەکەوە ئەوەیە کە ئەمنیەتی ئیسرائیل بپارێزن.